بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. عزیزانم، سلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت. جارێکتر لە بەرنامەی شیرینچا لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەشتمەوە. تاوەکارم لە خۆی گەورە کە ئەم بەرنامانە کاتەمایی خێر بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و ئەو سەعات و کات و تەمەنەی کە بە دیار ئەم بەرنامەیەوە سەرفیەکەن نەبێتە هۆی سزای من و نەبێتە هۆی غەفڵەتی ئێوە، ببێ بە چاکەیە بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست و بۆ ئێمەش و بۆ کەناڵەکەشمان ئینشاءالله. خۆشەویستانم، لە هەموو سەردەمێکە ئاڵتون، زی و پارە، مادەی دنیا ئیمتیحان بوو، تاقیکردنەوە بۆ مرۆڤەکان. لە هەمان کاتیشە پێویستیەکی ڕۆژانەی ئینسانەکان بۆ کە مامەڵەی ئاسان کردوون. چۆن مامەڵە لەگەڵ ئەم کانزا گرنگانەی ژیانە بکەین، تا چەند گرنگن، چەندێ ڕاکەین بە دوایانە، لەکوێ بوەستین، چ شتێک لەمانە گرنگترە، چۆن ئیمان، زیکری خوا، تاعاتی خوا لە پێشی هەموو ئەم شتانەوەیە و چۆن ئێمەش بتوانین مامەڵەکەمان بەو جۆرە بێ لە پێشی هەموو شتێکا دای بنین. چۆن ئەم قەناعەتە قەلبیە بۆ خۆمان دروست بکەین. ئەگەر گیرفانە پڕ بوو، ئەگەر خاڵی بوو، چۆن مامەڵە لەگەڵ مادە و دنیاکەی. ئەڵلقەی ئەم شەومان تایبەتە بەو هاوسەنگێ و چۆن پارێزگاری لە هاوسەنگی خۆمان و گرنگیدانی زۆر زۆر زیاتر بە قیامەت و ئیمانمان بکەین لە بەرامبەر مادە و دنیا و ئاڵتون و مجەوهراتە جوانەکانی دنیاە. فەرموون ئەڵلقەی ئەم جارەمان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستانم، لە خزمەت جەنابی بەڕێز مامۆستا دکتۆر محەممەد پێنجۆنیین کە جەنابیان سەرۆکی لژنەی فتوای سلێمانی و هەروەها مامۆسای زانکۆن حەزمان کرد لەم دیدارەیە و لەم باسە گرنگەیە کە ئێستا گرم و گوڕێکی زۆر لە بازاڕی جیهانیا هەیە دەربارەی ئاڵتون و زی و ئێمە لە بوارێکی ترا قسە لەسەرم باساکەین. مامۆستا گیان خوا بەخێر بێن. مامۆستاگیان، ئێمە زیاتر لە ڕووکارە فیقهی و مامەڵەکردن بە ئاڵتون و زی و قسە ناکەین. حەزەکەین بچینە خزمەت جەنابتان کۆمەڵی فرمودەی پێغەمبەر هەیە صلی الله عليه وسلم. یەکێک لەو فرمودانە کە وەزانم بە چەند سیغەیەکی جیاواز هاتووە و بە چەند ڕیواەتی جیاواز کە دەربارەی دەرکەوتنی شاخێکی ئاڵتون یا گەنجینەیەکی ئاڵتون لە ژێر ڕووباری فوراتە. و ئەمەش هەندێک لە زانایانیا خۆ جەنابتان حەزەکەم باسیەوە بکەن کە ڕەنگە زۆرێک لە زانایان ئەگەڕنەوە بۆی کە ڕەنگە ئەمە یەکێک بێ لە نیشانەکانی ئاخر زەمان وە لە ئاخر زەمانە دەربکەوێت. ئەگونجێت یعنی ئەمە هەر بۆ ئاخر زەمان بێ یا پێش ئاخر زەمان کە ئێستا ئەگەر ئەو ڕووبارە کەم بکە نەمێنێتەوە تورکیا بڵین ئاوەکە بگرێتەوە، ڕەنگە ئەو شاخە ئاڵتونە ئایا شاخی ئاڵتونە، ئایا گەنجینێ، ئایا ڕەمزە بۆ شتێکی تر کە دەربکەوێت و کە فرمودەکانی هەڵسەم ئاماژە بووەکەن کە لە 99 کەس لە 100 کەس 99 کەس خۆیان بە کوشت کە بە تەمایە ئەو گەنجینی دەستکەوێت، بەڵام یەک کەس ئەگاتە ئەو شوێنە و هەمویان دەکوژێن. ئەم فرمودەیە ئاماژەیە بەچی؟ بە ناوی خوای بەخشندە و میهرەبان، درود و سڵاو بەسەر گیانی پاکی سەرۆر و سەردارمان ڕەسوول الله صلی الله عليه وسلم و هەروە یارە خۆشەویستەکان و سەحابە عەزیزەکان، زانانی وەتی ئیسلامی بەگشتی و هەروە سڵاو و ڕێزم بۆ هەموو بینەرانی ئازیز و لیسەرانمان لە هەر جێگە و شوێنێکەوە و ئەستافە بەڕێزەش کە خەریکیان بەرنامەیەن. لە ڕاستیدا جارێکە یادی قیامەت و بیرکەوتنەوەی قیامەت و ژیانمان لەگەڵ قیامەت و ڕۆژی دواییە، ئەوە بێ هەموو کاتێک و هەموو ساتێ لەگەڵ کەسی ئیماندارا زیندوو بێ. و یەکێکە لە ئەسڵە ئیمانەکانمان، یەکێکە لە بنەماسەرەکەەکانی بڕوابوون بە ئیسلام و بە دینداریمان و مسلمان بوونمان هەبێ بڕوامە بە ڕۆژی قیامەت هەبێ. و لە زۆربەی کەساتەکانی ژیانمانە کە ئیشەکەین، جۆڵاکەین، حرەکەتمان هەیە، ئەگەر ئیمان بە ڕۆژی قیامەت لە ناخی من و توە
گوڵین لاواز بێ یا غیابی هەبێ جۆرە نادیاری هەبێ ئێمە کەوینە زۆر هەڵەوە یا زۆر جار هەیە نەفست یا زۆر جارەیە حەزەکانمان بەسەرمان ئازاڵە بێ کۆمەڵی هەڵەمان پێکەن دواتر دەستبازبوون لە باجەکانیان زۆر زەحمەتە ئەوە حەقیقەتێکە و قورئانی پیرۆزی زۆر لەمان بۆت باسەکە لە زۆر شوێنە بیرمان نەخاتەوە کە بێ ئێمە ئاگامان لێوە بێ ئەگە کەسێک من ئامەنی بالله وبالآخر کەسێک بڕای بڕۆژی بەخوا بە ئەڵڵا و بە ڕۆژی دواییە بێ ئەبێ فڵان کار نەکە ئەبێ ڕێبا نەخوا بێ ڕیان نەکە ئەبێ چی نەکە ئەمە لە مامەڵایە پێویستمان پێیەتی بەڵام لەو لاشەوە پێغەمبەریان عەلەیهی سەڵات وەسەلام باسی تەواوبوونی دنیامان بووەکە کە ژیانی دنیا کۆتایی دێ کۆتاییاتنی ژیانی دنیا هەر یەکەمان کۆتایی ژیانی دنیای دێ و محقق و شتێکی یەقینە هەموو یەکێ لە ئێمە قیامەتێکی خۆمان و ڕۆژێکی نهایەتی خۆمان هەیە کەسە نازانێت کە من و تۆ هەمان سەدان و هەزاران و میلیۆنەها کەس لەم ژیانە دابوون بەڵام قیامەتی خۆیان بەرپا بووە و ڕۆشنوتە ئەو دنیاە بەجیان هێشتووە ئێمەش بەڕاستی ژیان لەگەڵ ئەو واقع و کویسانی ئیماندار بەردەوام لەگەڵ یان وابێ هەموو یەکێ لە ئێمە چاوەڕێی نیشانەی مردنی خۆمان بکەین لە هەر سات و وەختێکا کە هەمانە بەڵام ئەم بابەتی کە ئێستا لە فەرمودەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام هەیە وروژێنراوە لەم ساتە وەختەیە کە بە دەنگۆیە کە بڵاو تۆ لە سووریا کە عەلە ئەساس باوشکردنی هێندێک لە ڕووباری فورات کۆمەڵە شت دەرکەوتون کە وردە ئاسون و ئاوتون دۆزراوەتەوە بەڵام دواترەوە کە تیمێکی زانستی چوەسە شوێنەکە و واقعیوتیان تەنها وردە ئاسون و پاشماوەی ئەو کانزانەیە کە کۆبوت هیچ جۆرە ئاڵتونێکی تێدا نییە بەڵام لە ڕاستیدا فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام ئاماژە بە نیشانەکانی هاتنی ڕۆژی قیامەتەکەن و کۆتایی هاتنی ژیان لەسەر دنیا و تێکچوونی ئەم ئاسمان و ئەرز و زەویە دوو فەرمودەمان هەیە فەرمودەیەکیان ئیمامی بوخاری مسلمی ڕوایەتەکە کە متفق عەلەیهیە کە فەرمی شەکل فڕوشی کل فراد و کە باسی فراتەکە فرات و ئەن يحسر عن كنز من ذهب ئەفەرمێ نزیکە عنی نزیکە پێغەمبەری خوا فەرمێ کە فرات دەرخات چی یەک دانە گەنجینەیەک لە ئاڵتون ئەفەرمێ فمن حضره فلا يأخذ منه شيئا هەر کەسێک لە ئێوە لەو ڕۆژە ئامادە بوو خۆی لێ دوور خاتەوە ئەسڵەن هیچی لێ وەرنەگرێ نەچێ بەلایە خۆشی پێوە سەرقاڵ نەکە ئەمەیەکێکە لەو فەرمودەی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام باسی ئەوەکە یەکی تریشمان لەوانە هەیە کە ئیمامی مسلم خۆی ڕیوایەتێکە بە چەند ڕیوایەتێکی جیاواز هاتووە کە لا تكون القيامة ساعة يا قيامة يا يوم لا تقوم القيامة أفرمي قيامتنا حتى يحسر الفرات عن كنز من ذهب حتى كو مثلا فرات يقدانا گەنجینەیەکی ئاڵتون دەرنەخا کەشف نەکا بۆ خەڵکی ئەفەرمێ خەڵکی قیامەت نایە دوایە فەرمێ فەیدا دەرکەوتدا ساڕە ناس و ئیلەیهی خەڵکی بۆیە ڕۆن هەمویان بۆیە چن بەرامە فەرموودا وای لێ دێ کە خەڵکی ئەڵێن ئەگەر هاتوون ئین تەرەکناها ئەگەر مەسەڵەن وازی لێ بێنین لا يذهبن كله هەر هەمووی ئەبەن یا ليذهبن كله هەمووی تیا ئەبەن بۆیە فەرمێ فيقتتلون خەڵکی لەسەری شەڕەکە حتا وای لێ دێ لە هەموو سە کەسێک 99 کەس یەکوژرێ ئەم دوو فەرمودەیەمان هەیە بە چەند ڕیوایەتێکی جیاواز و هێندی ڕێوایەتی تریشمان هەیە کە ئەوەی کوڕی کەعب ڕەضای خوا لێ بێخوا باسێکی گەڕێتوانێت کە باسێکە ئەوی هەر دەقیبن هەمان تەواوکردن فەرمودەی ئیمامی موسڵیمە بەڵام ڕاستیدا ئەم بابەتە پێویستەکە ئێمە لەسەری ڕابوەستین یەکەم باسی هاتنی ڕۆژێکە کە کۆتایی هاتنی ژیان لەسەر ئەم دنیاە ژیان کە خوا دروستی کردووە خۆی پێی فەرمووی لە قورئانی پیرۆزدا کاتێ و ساتە وەختە تەنها خۆمەیزانن یەکێکە لە عیلمەکانی غەیب و لای ئینسانیە بەڵام ئەگونجێ هێندی ئاماژەی زانستی لە ئایندەیە دەرکەون ئەو ئاماژە زانستیانە پێمان بگەێنن کە بڵێن ئەوەیەتی کۆتایی بە تەنەکان کۆتایی بە مادەکان کۆتایی بە کانزەکان خەریکە وردەوردە کەرەستەکانی ژیان لە سەرزەویە کەم دەبنەوە کەوابوو وردەوردە ژیانسازی زەحمەت ئەبێ بە شێوازێکی وا نەتوانین بژی احتیمالی هەیە یەکێک لەو حاڵەتانە بێت کە لەگەڵ کەمبوونەوەی کانزەکان لە ئاسمان و ئەرز و زەویدا هەمووی پێک و هەندە کەم ببنەوانێ تۆ نەتوانی بژی ئەگەر شاخێک لە ئاڵتونی شر هەر هەبێ دەرکەوێت لەسەر ئەم زەویەدا هەموو ئینسانەکان بۆیشی بچن هەر ناتوانن لەمەدە ڕزگاریان کا چونکە ژیانسازی کەرەستەی ژیانسازی بە مادە ئاڵتونیەکە نییە ئەوەندەی بە کەرەستی تر هێرێ کردو ناپێویستە ئەگونجی ئەم جۆرە تەفسیرە لە ڕووی زانستی و ڕۆژە لە ڕۆژان بێ علم و زانست دەری خابڵێ کاکە ئەگەر لە ناو فراتیشا یەک شاخی گەورە لە ئاڵتون دەست ئینسان بکەوێ هەموو ئینسانەکان بچن لەسەری خۆبن بکوشتن ناتوانن تەنها لەوانە بەشی ژیانی یەک کەس لەسەر زەویدا کەرەستەی ژیانسازی مابێتەوە ئەمە یەکێک کە لەوانیشانە کە ئێستا وردەوە دەخەن لێرە زانان ئاماژەکەن بۆەوەی کە کەرەستەکانی ناو زەوی کەرەستەکانی ئاسمان وردەوردە لە کەمبوونان ساڵ بۆ ساڵ و سات بۆ سات کەمە بێتەوە ئەمە یەکێکە لەو معنانە بەڵام ئەوەی کە زانانی پێشینی و ئیمامی بوخاری ڕەحمەتی خوای لێ بێ یاخوا ئەفەرمێ ئەم نیشانانە و وێنێ ئەم نیشانانە تەنها ڕوو نادەن ئەمانە کۆمەڵە نیشانەیەکن پێکەوە ڕوەدەن هەمویان نێوانەکانیان سلسلەیەک و زنجیرەیەکن پێکەوە ڕوەدەن
بۆیە ئیمامی بوخاری کاتێک کە باسی ئەم فەرمودەیەکە یەکسەر بە شوێنە باسی خروج النارەکە ئەڵێ ئەم ڕووداوەی فرات کە ڕوەدا لەگەڵ دەرکەوتنی ئاگرە گەورەکە ڕوەدا پێکەون ئەمانە دووکیان پێکەوت گرێ درێن هێندێک لە زانایانتەوە نەخێل لەگەڵ دەرکەوتنی عیسا لە دوای سەیدنا عیسا و هاتنی سەیدنا عیسا و بڵاوکردنەوەی عەدالەت و حکم ئەگەر ئەمجار ئەو هات دوای ئەمە دەرەکەوێ بۆ چووکە ئاماژەی بە فەرمودێکی ترەکە کە ئەفەرمێ لە سەردەمی سەیدنا عیسا حاڵەتێکی وا دروستە بێ هێندە پارە زۆر بێ لە لای خەڵکی حتا کەسە هەیە سەدەقەکەی دەرەکە ئەگەڕێ هیچ کەسێنی لێ قبولکە فلا يقبله أحد يعني أوي من صدقك بيدي يتصدق بصدقة باشا بلاو خلق أجر فلا يقبلها أحد بوشوك لبريه شيء بيسي فينيا على أو كابو أم حالة باسي أو روجيه كذا كسيدنا عيسى ديتو حق بيده وشوك فمديك من هي بيغميانا فرمي أجر هاتو ابن آدم ها يعني عيسى كوري مريم هاد إذا سدوا حكمك وعدلك دا هنا واتان ليدي همية كل أو ندفع ساماني أبي صدقه هي نازن بيابكي ماڵ و سامانی هەیە ئینتیفاعی زەکاتەکەی لێوەرناگیرێ چووکە فەقیر نەماوە لەسەر زەویە بۆ ئیمامی بوخاری و ڕەحمەتی خوا لێ بێ وارو هەندێک لە شوڕاحی حەدیثەکان ڕەحمەتی خوا لێ بێ و ئیمامی طەبەری ڕەحمەتی خوا لێ بێ تەرجیحی ئەم قساکە کە ئەفەرمێ ئەمانە زنجیرەیەکن پێک ڕوەدەن کەوابوو لە ساتێکان نییە بڵێ وەڵا لە ڕۆژێکە ئەمە ڕوەدا دوای 50,000 ساتێکتریا ڕوەدا ئەڵێ زنجیرەیەکی پێکەوە نیشانەن گرێدراون چووکە نزیکبوونەوەی کۆتایی ژیانی لەسەر زەویە وەردەورە تەنبیهاتی خێراخێرا دابەزێ بۆ خەڵکی تا ئەو خەڵکەی کە ماوەلوێ خۆی ڕێکخا خۆی چاکە بۆی بۆ چۆڵێ ئەمە ئیکە ئازارەکان پەروەردگار کۆمەڵە بەهانیان بۆ هێندۆ نیشانیان پێدا تا هیچ بەهانەیەکیان نەبێ بۆ مەسەلەی ئیمانهێنان و چاکردن و خۆت ڕێکخستن بۆ قیامەتیان ئەمەیەکێکە لەو ئاماژە هێشتێکی دیشمان هەیە کۆمەڵە تەفسیراتی تری ئەم سەردەمەمان هەیە یەکی گوشی عوثەیمین ڕەحمەتی خوا لێ بێڵێ لە احتیمالی هەمە پێی ئاماژەی بە نەوتی ڕەش کە بێتە ئاڵتوونی ڕەش کە نەوتە لە ژێر زەویدا گونجێ ئەو کانزایە بێ بەڕاستی ئەگونجێ مەسەلەی ئەوە ئەگەر وەکو تەفسیری بۆکەین تەفسیری خۆمان بەڵام کە هیچ ناتوانێت تەفسیری حەقیقیە بۆ ئەو معنایە ئەگونجێ خودی ئەو وای لێ بێ هەر ئەو ببێتە ئاڵتوونێک ئەوە دەستکەوتنی بەقەدر ئاڵتوون بە قیمەت بێ هەرتوانێت ئەو بێت چونکە من ئەو قسەیە کە ئێستا عەرزم کردی ئەگونجێ دەو دەکە کە لەسەی ژیانسازی کەمە بێتوانێت تەنها لە فڕاتە یەک شوێن بمێنێتوانێت تەنها ئەوە جێگەی ژیانسازی بێت و ئینسانتیا بژی بەقەدر شاخێ بێ هەر ئەوەندەش ئاوای لەسەر لە منتەقەیە هەموو شەڕی لەسەرکە وی قومی ئاوی دەستکەوی بخواتەوە ئەش گونجی احتیمالی ئەوە چونکە ویژێکیکە لە کەرەسەکانی ژیانسازی بەڕاستی پەیوەندی بە زۆشتی ژیانەوە هێت تەنها بۆ ئینسان خودی خۆی نییە حتا ڕۆک و بەرهەمەکانی سەرزەویشی بەشێکی هەرە زۆری پێویستی بە ئەوەیە لەوەرە گونجێت نەوتمان لە کۆمەڵە شتا ئەگەر نەشمان بێ ژیان ڕوا ساڵانی هەوە مەسەن تەنها نەوت بەکارێت بۆ کۆمەڵشتی محدود ئەش گونجێت چینەوە ساڵان ێستا بڵێن بە وڵاخ و بە پێ هاوشار چۆ بکەین پێویستیمان بە سیار و بە تیار و بەکارەبانێ بێ بە شرایەک و بنەوتێکی کەم بژی بەدەو ناگونجێ بەبێ ئاو بژین بەبێ ئاو زەحمەتە چونکە بۆ تەنها سەوزایەکانی ژیان بەرهەمەکانی شکەی خۆی پێویستی بە ئاو هەیە ڕزگاریان باڕێکی زۆر بەرز و نزمکەریان وە چاوی زۆر لەسەر ێستا بازاری ئاڵتونوزی و بازاری ئاڵتونوزی و ئایا قەت ئاوا بوو ئاوە بەرز و نزمی زۆر گەورە بکە بەخێر من سەر شامامسەگیان وڵایی حتمما دایم ئاڵتون هەڵوگۆڕی زۆری تایە بەرز و نزمی دایم تایە سیستەمی بۆرسەوایە بەرز و نزمی زۆرەکە بە تایبەتی لەم ساڵا چونکە مەجموعەی هەواڵی زۆر گرنگی تیا بوو جار هەبوو لە بەرژەوەندی ئاڵتون و جار هەبوو لە بەرژەوەندی دۆلار بوو چونکە هاو کێشەی ئاڵتونی دۆلار پێشەوانەیە ئەگەر ئیندێکسی دۆلار بەرز بێ ئاڵتون داوازە ئەگەر ئیندێکسی دۆلاریش داوازێ ئاڵتون بەرزە بێتەوە لەبەرەوە هەواڵە سیاسیەکان ئاڵوگۆڕە سیاسیەکان ئەمڕۆ زۆر تەئسیرەکەن لەسەر ئاڵتون ئاڵتونیش لەبەر ئەوەی تەڵەبی زۆری لە جیهانە لە نێودەوڵەتی لەلایەن هاوڵاتیانی باڵن لە هەموو جیهان تەڵەبی زۆری لەسرە ڕاستەوخۆ کاریگەری لەسەر ئاڵتونە بێت ئەو ئایا ئەوە شەڕە ئەوە چییە لە بینی سین و ئەمریکا ینی بەرز و نزمی زۆر دروستە کاتیا خود دەڵێن ئاڵتونێکی زۆر لە سینە دۆزرێتەوە چۆن کاریگەری لەسەر بازاڕە بێت وڵای مامەسا ئەو دەوڵەتە زلێ هەزانە خۆیان هەر خۆیان ئەو کاریگەری دروستەکەن زۆربەی کات پێویستیان بە ئاڵتونە بە هەواڵێکدای ئەبەزێن زۆربەی کات پێویستیان بە ئەوەی بیفرۆشن بە هەواڵێک بەرزی ئەەکەنەوە لەبەرەوە ڕێکەوتنی سیاسی هەمووی ئاڵوگۆڕی سیاسی و بابل نوشتانە ڕوئیا لە جیهانە لەبەرەوە ئێستا سین و ئەمریکا مەسەن ئەم هەفتیاڵن ڕێەکەوین پێویستیان بۆیە هەنێ ئاڵتون خەسن کەن زیاتر دای ئەبەزێن هەفتی داهاتوون ڕێناکەوینەوە بە ئارزوی خۆیان خۆشیان ئەمڕۆ ڕاوزانم معلوماتی جەنابیشتانە ئەمڕۆ
بوون بە بازرگانێکی گەورە لە بواری زێڕە. ئەوەی مەبەستی بەرنامەکەی ئەمەیە کاکزار کۆمەڵە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لەسەر ئاڵتون لەسەر سی و لەسەر ئەوەی کا فەرمێ هەتا باسی شاخێک لە ئاڵتون لە فراتە ئەدۆزرێتەوە کە ئێستا قسە باسیەوە هەیە کە بە شێوەی زانستی کە شارێک لە ژێر فراتە نقم بووە و ئەکرێت کە ئەوە گەنجینەی زۆر غەریبی تیابێتەوە لە داهاتوە بدۆزرێتەوە کە یەکە لە نیشانەکانی ڕۆژی قیامەت. مەبەستەکەی ئێمە ئەوەیە یعنی ئێستا ئێوە زۆر کەس سەردانتانەکات هاتوچۆتانەکات خەڵکی موسڵمان و دینداری زۆر باش جاروا هەیە کچ و کوڕێکن کەیان یانەوێت هاوسەرگیری بکەن نمونی زۆر جوانتان لایە کە لەسەر ئاڵتون یعنی کێشەیەک دروستنەوە بێ هەیش لەسەر ئاڵتون زۆر کێشەی گەورە دروستەکە و ڕەنگە هەلای ئێوەش جیابوونەوە و دوورکەوتنەوە دروست بوو بێت. وەڵام مامۆستا ئەو شتانە ڕۆیان ئەلحەمدوللا لە دەفەری ئێمە بە تایبەتی من خۆم نمونەی جوانم بینەوە یەکێک لەو نمونانی کە بینیومە چەند ساڵێک لەم پێش بوو ئێستا نییە دوو هاوسەری بەڕێز بنیت یەکتریان بەدڵ بوو لەبەر قسە و قسەڵۆکی با بڵێن خزمەکانی خۆیان بڕوا بکە چون لە قەیسەری نەقیب زەردیان کڕی حتا دوای بۆکسێکیان لە مکرد مخستم بۆکسەکەەوە لەبەرەوەی کە ئاڵتون شتەکە زرد کات و وابزان ئاڵتونە وتی ئەمە یەکمان بەدڵە ئەلحەمدوللا دوو کەسی زۆر دیندار و باشیش بوون یەکمان بەدڵە لەبەرەوە ئاڵتون گرنگیەک نییە لە بینی ئێمەیە ئەلحەمدوللا ئێستاش لە ئێزار کابرا برادەرمە و هەر پێشتیشە برادرم بۆ برادرم و عملین ژیانیشان زۆر زۆر خۆشە و زۆر زۆر بەختەوەریشن ئەلحەمدوللا. من نمونەیەکی زۆر جوانە بەلامۆ چەند جارێکیش باسم کردووە گرنگەوەی دوو کەسە بەختەوەر بن وابزانم ئاڵتون گرنگێکی وای نییە لە ژیانی ئینسانە حتا پێ ئەشمەرمێ باشترین ئافرەتانی ئومەتی من و ئافرەتانن کە مارەیەکانن کەمە وما آتاكم رسول فخذوه وما نهاكم عنه فانتهوا واتقوا الله إن الله شديد العقاب. نمونە هەیە کە یعنی کێشەی گەورە دروست بوو بێت و هەر لەسەر ئاڵتونیان جیابوونەوە دروست بوو بێت. بەتەئکید هەموو نمونەکان هەیە مامۆستا ئەوی کەش هەیە من با بڵێن وەکو نمونە خەڵکم لا بووە یعنی پەنای بردووە بۆ زەڕەنگەر بۆ ئەوەی لە ڕەمەزانە زەکاتی باتێ لەبەرەوەی ئەم کەسە کوڕەکی بەدڵە باوشی هەڵ بەبێ ئاڵتون نایەم بەبێ ئەو ئاڵتونە کە دیاری کراوە من نایەم ئەوەش بووە کە زۆرێکیشیان بەدڵە. وەڵی مامۆستا خۆ ئاڵتون کە دانراوە بۆ ڕازاندنەوەی ئەو پرۆسەیە ئەجی ناخۆی ئاڵتون لەوەچێ گرنگجێشی وا زۆری نەبێت کە بینی دوو کەسی پێتێک بێ لەبەرەوە ئاڵتون گرنگە بەڵام ناڵێن گرنگ نییە لەوەچە زیینە بێ بۆ ئافرەت شتێکی جوانە بەڵام گرنگتر لەو ئەوەیە کە ژیانی جوان بێت. کاکزان لای جنابتان زۆرترین بڕی ئاڵتون بێتە بیرت چندێکە بۆ بوو کێکرابێ و کەمترینیش چندێکە کە هاتبێتە لای ئەو ئاسایی بۆ بەلایەن. وەڵام مامۆستا ئەمە حبن خۆم هەتا 6 مسقاڵم فرۆشتووە 6 مسقال بۆم یەک ماڵە بووک و یەگەڵ قەشم ماوە هەر ماڵە بوو زۆرترینیان 6 مسقال بۆ کەمتریشان ئەڵقەیەکیش بوو. لە دەستدانی ئاڵتون لە دەستدانی پارە یعنی قورسە لەسەر دڵی ئینسان بەڵام ئیسەوە زۆر ئەوە بینن لە ناو ئاڵتون شێکانە ناو دەڵۆمەکانە ڕەنگە ئەوتان بەدی کردبێت یعنی کەسی مسلمانە بێ زۆر ئاسایی بێلێ کە بەڕاستیەگەر بڕێپاری باشیش لە دەست بە ئاڵتونیش لە دەست بە نرخەکەی دابەزن نرخەکەی بەرزبێتەوە یعنی زۆر متەئەسیر نەبێت نە بە بەرزبوونەوەی نە بە دابەزینی. وەڵی مامۆستا خۆیمە کە هاتوین بەبێ هیچ هاتوین هەمومان یعنی کاتوین هیچمان نەبووە حتا لەو چەو جلبەرگە بەریشمان نەبوو بێ ئێستش کە ئەلحەمدوللا نیعمەتێکمان هێر خوا پێیاوین کە بشیباتەوە خۆیت یەگەر ئینسان لە ڕێگەی حەڵاڵە ویشانەکە بێ بەلای ئاسایی بێ چۆن ئامادە بێ بۆ قازانج بێ ئامادە بێ بۆ زەرەریش. کاک ڕزگار زۆر کەس هەیە بڵین بۆ محتاجیەک بۆ کێشەیەک بۆ خانوویەک بۆ زەرێکە هاتۆ بەسەر پیاوەکەیە خێزانێک ئافرەتێک زۆر بە سنگفراوانی زۆر بە دڵخۆشی کە ئاڵتون لای ئەفرەت زۆر بە قیمەتە ئەچێ ئاڵتونەکانی ئەفرۆشی ئەم نمونانتان لایە؟ وەڵام مامۆستا نمونانە یەکەم لەوە چ بڵم بەدەیان و بە سەدا نمونی وامان لایە ئەلحەمدوللا هاوسەرانی بەتایبەتی بەدین زۆر لەوە تێگەشتون کە پێویستەکە دەستگیری هاوسەرەکانیان من لە کاتی تەنگانەیە زۆر ڕوویاوە بەڵێ وەڵا هەبووە حتا بە هاوسەرەکەوت و جات تۆ ئەگەر بۆ من مێنی ئاڵتون چییە من ئاڵتون ئەوی بەلامەوە گرنگ نەبێ ئاڵتونە بڕوا بکە هەبووە ئاڵقەکەی دەستی بە زۆر ێشتۆتەوە
یعنی هاوسێری قینی عڵقی دەست ئەمە فرۆشە عڵقی دەستی بە زۆر هێشتۆتەوە کە نەیفرۆشتەوە هەموو شتەکانی فرۆشتەوە. ئەمە وەکو نمونی جوان نمونی ناشرین ئەوەیە کە لە پیاوانە بە تایبەتی کە زەخت لە ژنەکەی بکە هەر جاروە هێڵێ بووکی 2 مانگ بوو ئاڵتونەکەی پێفرۆشت یاخود بە زۆر پێی بفرۆشی یاخود احراجی بکە ئەمە نمونەیەکی ناشرینە بەڕاستی پیاوان ئەگەر پێی هەڵسنوانی زۆر ڕاستە بەس مامۆستا ئەو نمونەیە زۆر ڕاستە جوان نییە گەر کابرا پێویستی پێی نەبێ هیچ پێویست ناکات چونکە معلوماتی جەنابتە هەم مارەیەکە هەم حازرێکە لەسەر پیا و فەرزە بێ بۆشی بکە مەگەر بە دوایگەردن ئازایی خۆی بە تێگەشتن هەردووکیان ئەو شتە بفرۆشتێتەوە ئەژینا وەکو قەرز ئەو لەسەر تۆ قەرزە ئەمە شتێک نییە بەڵام ئەگەر کابرا پێویستی بەو شتە هەبێت بیفرۆشیەوە شتێکی تر ئەگەر پێویستی پێ نەبێ شتێکی جوان لێنەوەڵە کارزار نمونی ئەوەتان لایەکە کەم جار هەیە کە مارەی قەرز ینی پیاو بیکە گردن ئازایی ڕۆدا لە بینی ژن و پیاوەکە یا شتێک لەو بابەتە و ینی کەم پیاو هەیە بیکە نمونتان لایە پیاو هاتووە بۆ دوکانەکەی جنابتان توێتی ئەوە مارەی 19 مسقال ئاڵتونە قەرزەکەم بۆ خێزانەکەم کرد هەر وابزانم پێرێ برادێکم لابوو باسی ئەومان کرد وتی خێزانم هێناوە 19 مسقاڵی قەرزمان هەبوو لەگەڵ 16 مسقاڵی حازریە 35 مسقاڵامی بە کردەوە بەجارێ گیان هەتا هەندێک لە زانایان قسەیان لەسەرەوە هەیە کە فەرمیان ئەم بابەتەی نەوت کە ئیبن عوثەیمین باسی کردووە بابەتێک کە زۆر ناگونجێ لەگەڵ ئەم بابەتەیە لەبەر چی لەبەرەوەی کە پیانسەم تەخسیسی کردووە کە لە ژێر فراتە یا لە ئاوی فراتە ڕووباری فراتەکە دەرەکەوێت ئێستا نەوت لە هەموو دنیا دەرکەوت و لە هەموو شوێنێکشا هەیە بەڵام ئەمەی جەنابە کە باسی ئاوە ئاو زۆر گرنگە لە ژیانە و قیمەتی زۆرە بەڵام حەزەکەم بچینە خزمەت ئەو فەرمودەیەش مامۆستا کە زۆربەی وەکو جەناب ئاماژە پێکرد ئەومان بۆ دەرەخا ئەم بابەتانە کە ئەو شتەی کە قیمەتی هەیە لە لای ئیماندار ئەبێ قیمەتی هەبێت و ئەوەی خوا ئەوێ لە عەبدەکانی کە لە سەری بن بریتە لەوەی نە ئاڵتونە نەزی و ڕامەکەن بە دوای ئەمانە لێ باسی زیکرێکەکە لە فەرمودێکی پێ کە فەرمێکە خەڵک ڕای کرد بە دوای زیکر و بەدوای ئاڵتون و زیوە ئێوە ئەم زیکری خوا بکەن ئیتر هەر بابەتە زیکرەکان کە عەزیمەتە فی الئەمر و ئەم بابەتانەیە کە چۆن لەسەر ئیمان و ئیسلامەتی خۆیان بمهێنڕەوە دڵم ڕابگرە لەسەر دینداری ینی ئەکرێ ڕۆژان ئێستا کە قسەی باسی ئەوە هەیە کە لە سین ینی ئاڵتونێکی زۆر دۆزراوەتەوە ئەکرێ لە پڕێکا ژمارەیەکی زۆر شوێن ئاڵتون و زیوی زۆری تا بدۆزرێتەوە و بێ بە کانزایەکی ئاسایی و ئەو قیمەتەی نەمێنێ دینار کە یعنی بەڕاستی بە قوتی ئاڵتون دینار قوتی هەیە ئەویش ئەو قیمەتەی نەمێنێ ئەو شتەی کە خوا ئەوێ جەوهرەکە دەرکەوێت لە لای بەنی ئادەما بریتێ لەوەی ئیمانداری زیکری خوا نزیک بوونەوە لە خوا ئەو شتەیە کە لە دنیا هەرچەند زۆر بێت نەکەمەکە نەقیمەتیدا ئەبەزێ و نەوەزنی کێشەکەی کەمەکە لای خەڵک کەواتە هەموو ئەمانە ئەومان پیشانەیە کە دنیا زائیلە و ئیمان بەڕاستی ئەو جەوهرەیە کە ئەبێ هەمومان بدوایە کۆبینەوە ئەگەر حقەتێک دەوێت یەکێک لە حکمەتەکانی فەلسەفەی ئیمان لە ئینسانە قورئانی پیرۆز ئەم ئەسڵانی ئیمان کە هێناوێتی ئیمان بالله بە ڕۆژی دوای و کتێبە ئاسمانیەکان و پێغەمبەران هەمویانی تەوزیف کردووە لە مەقامەکان لە شوێنەکانی ژیانە لە مامەڵەکانی ژیانە بۆیە زۆربەی ئەوانەی کە قورئان تەوزیفێکە ئیمان بالله و یوم الآخرە باقیەتی ئیمان بە پێغەمبەران و ئیمان بە فریشتەکان و ئیمان بە قەزا و قەدر و ئیمان بە زانستی خوای گەورە ئەوە لە کۆمەڵە شوێنی تایبەتە ئەمە چیمان پێگەین و کۆفەرمی باسی دوعاکە ئەومان پێگەین ئینسان کانێکی زۆر گرنگە لە ناخیە ئەگەر ئەم ئینسانە حرەکەتی بڵێ هێزێکی معنەوی زۆر باش کۆنتڕۆڵی نەکا زۆر باش تەوزیفی نەکا ژیانی ڕێک نەخا نابێتن مای خێر نەبۆ خۆی نەبوو ئایندەی خۆی نەبوو دەوروبەری خۆشی بۆیە هەر ئەم ئینسانەیە ئەبێتە کەسێکی زۆر ساڵح دنیای لابەلای خەڵک لە دەستی ئیسراحەتەکە هەر ئەم ئینسانە شەوێتە کەسێکی ناساڵح دنیا تێگەدا ئەم بە بابەتانی پێغەمبەرجان عەلەیهی سڵاتو وسەلام کە فێرمانەکات لە کاتی حاڵەتەکانە کە تووشی ڕووداوێکی ئاوا دەبین کە ئەو ڕووداوانە نەفس بەزێنن یعنی نەفسی ئینسان زوو لە بەردەمیانە لەرزێ ئەو ئینسانە زوو بەسەن تەسلیمی ئەوی واقعا بێ وەی من و ئیماندارێک بەسە فەلسەفەی ئیمان دەرکەوێ ئەلەو ساتە وەختانەدا فەرمێ فەلا یەأخذ منه شەیئا بۆ چووکە لەبەرەوەی دەناخی ئینسانە هێزێکی تر هەیە کۆنتڕۆڵی دەروون دەکا پێ دەڵێ ئەمە کە ئێستا دەستی بۆ ئەبەی ساتە وەختی کاتیە
پشتێکی تر هەیە ژیانێک تر هەتایە چووکە ئێمە دروست نەبووین بۆ 70 ساڵ تەمەن خی گەورە حیاتی ناوە بە مرۆڤ بە ئینسان کە ناوی ناو ئەو کەرامەتە گەورەی پێداوە لەقەت کڕم نەبنی ئادەم تەنها 50 ساڵ بژی وەکو کانزایەکی تر وەکو حیوانێکی تر حیوانی وایە تەمەنی زۆری شەعژی ئەگەر بە قەدەر ئەگە تەنها حیات لە دنیادا قیمەتی بوو وایە خوا قیمەتی نادا بە هەندێک گیانەوە قیمەتی نادا بە هەندێک بەر تەمەنی 200 ساڵە بێ درەختی وایە 200 ساڵەژی تەمەنی لە مرۆڤێک زیاترە بەڵام خی گەورە کەرامەتی نەداوە بۆ درەختە داوەتی بە ئینسان بۆ چووکە ئینسان ژیانی ئینسان حیاتی ئینسان بەردەوامە ئەمانە هەمووی تیاچن و کۆتایی دێ بەس مرۆڤ حیاتی کۆتایی نایە تەنها وەزیفەیەم جەستێ لە دنیا کۆتایی هاتووە کە من مردم حیاتێکتم هەر بەردەوام حیات بەردەوامە گواستنەوەی نەقڵبوونە کەوابوو مادەم تۆ ئەمەد هەیە بەم کەرامەتە گەورە بێ ئیش لەسەر ئەوە بکەیت کە ئەم حیاتە ئەبدی خۆت دابینکەی بۆ خۆت ئەمەی ئێستا نەخەڵەتێنێ ئەوەی لە بیبەرێتەوە ئەمە زۆر گرنگە مەسەکە ئینسان من لەرەدا ئەژیمان نەزانم بە لە زەرگوتنیکی تامکردنی خەیارێک یان سێوێکی کاتی هەزاران تام ملیۆنەها تامی باشن لە بەربەرێتەوە ئەخی کاتێک کە ئینسان لەگەڵ ئەو خەیاڵەت قیامەتیانە ئەژی گەڵ ئیمانە قیامەتیانەیە بیل لە بەهشتەکەیتەوە خوا لەزەتەکانی باش هی دنیا زۆر بێتامە بن هەر قیمەتە لە دنیا فەرمایشتەکەت پێ بڕم سیرەکەی ئەم نیعمەتانەش دیاری کراوە بۆ نمونە فڵانە کەس من ئەو بۆ نمونە دەفەردە خیار بخوا بۆی نییە زیاتر بخوا بۆی هەیە لە دنیا دەفەردە برنج بخوا ئەم دەفەردا گەر بەباشی تەوزیعی بکار ڕەنگە تا ئەخیری ژیانی هەبڕۆ بەس لە هەیە لە 50 ساڵی ئیتر لێ مەمنوع ئەکرێنە ئەوە بخوانە ئەوە بخوانە ئەوی تر بخوا کەواتە ئەم نیعمەتانە وردە وردە خوا لێ تەگرێتەوە ئەو شتی ئەمێنێتەوە چییە؟ ئەو نعمەتە ئەبەدیە لەزەتە ئەبەدیە کە بەڕاستی ئێمە قیامەتە هەستی پێکەین بۆ یان جا من ئەڵم کاتێک کە تۆ تامی سێوەکەکەی تامیوانزە ئەم تامە هەموو دووبارن بەڵام لەزەتی سێوەکانی دنیا خی گەورە فەمێت تامی ئێستا کە دێ ئەوی دوایەتنی تامەکە هەر قەپەکە جیاوازە ینی هەر یەک سێوە تامەکەی جیاوازە ئەوەندە تام ئەگۆڕێ ئەوەندە ملیۆنەها جار دووبارابێتە کۆن نابێت ئەمە بەڕاستی لە بابزی قیامەت ئەمێ بۆ ئینسان ئەم دیکرە فێری ئەممانەکە فێرمانەکە کە تو ئاگەر لەوە جارە ئەبەدیە بێ ئەمە ئێستا کاتی ئاگەر لێ بێ نەی دۆڕێنی لە بەخاتی ئەم ئەو تەوازونە مامەڵەکردنم لەگەڵ حیات و دەوروبەرەکانی خۆما بەڕاستی تەنها ئیمان پارێزەرە من جارێکیان نمونێکی کچکۆلە بۆ جەنابە بگێڕمانێ لەگەڵ پیاوێکە دانیشتوین جا تەمەنی تقریبا 52 ساڵ بوو 52 ساڵ دوکتۆرای هەبوو ئەلحەمدولیلا زانایە بوو جا لە مامەڵەکردنا کۆمەڵە لە لیژنا بەیەکەوە بووین لە لیژنەکە بەیەکەوە بووین ئیتر هەمووی ڕۆژێک ئەو داخوازی هەبوو تەلەبی هەبوو ئێمە ئیشمانە کرد هیچ تەڵەبێکمان نەبوو تا تەواو بووین کە تۆتایی هاتبوو نزیکەی هەفتەیە لە ئیشەکە بووین ئەو حساباتی خۆی کۆ کردبووە بێ ئەوەی دەستکەوێت ئێمەش هیچ شتێکمان نەنووسی بوو هاوسەیە کردین تی باشەوە ئێوە چێ بەبەر دەژین بەدارەژین بەچی وتم بۆ تی باشە ئێمە هەفتێکە لێرە هاتوون نانەخۆین ئاوە خۆین باشە لای داوای کرد وتم وەڵاهی ئەگەر من ئەمەی هاتوو مشارەکەم تیاگە ئەگەر بیکۆڕمەوانێ بەم چەند سەد دینارێک کێسە ئەندەنێ زەرێکی زۆر گەورەم کردو خزانین چەند هزار کات سانیم تێپەڕاندووە من خەرجم کردووە ئەو چەند هزار سانیە ئەگەر هاتوویکی ذکرم تیاکردایە خی گەورە هەر زیکرێک یەک ئاەت قورئان بەرە یەک حرفی دە چاکەی بۆ نووسیب من بازارێکی ترم هەیە کەمون باز کرد زۆر ڕاوەساوەتی وەڵاهی زۆر بە قیمەتە ئەو عەقڵە من ئەو عەقڵەم نییە بەخوا هەرستم کردەوە بە 200,000 ناوەگرم تم تۆ زەرە دەکرد 200,000 بەزانی هەفتەیە لە ڕۆژەکانی خۆت 24 سەعات وردی گەرەوانێ چەند هەزار سانیە فرۆشە بە 200,000 خوا 200 بەز بەهای چییە ئەم قیمەتە لەلای منی ئیماندار ئیمان دروستیەکە من ئەگەر ئیمان نەبێ بە قیامەت ئەو قیمەتەم بۆ ژیان دروست نابێ زەمنم بەلاوە بە قیمەت نیە کاری تا بکەم دێ بە بەرامبەرەکەی لەوێ بێ ئەمە ئەو ذکرانە فێری ئەومانەکە چونکە خی گەورە فەرمی ئەگەر پەروەردگار بیستی بوو وایە خواستی پەروەردگار لەمە لەوە خاتوی مەسەڵەن خەڵکانی پێیان ناخۆشەوە کافرەکان ماڵ و سامانەکانی واریەکردن ماڵەکانی هەموو لە ئاتون وایە ئەوە بە قیمەت نییە ئاتون ئەوە بە قیمەت نیە دینار بۆ مسلمان دینارەکە بۆ مسلمان ئەوە بە قیمەتە توانێت لە چیا خەرجم کردەوە بۆ کوێم خەرج کرد کردم بەچی چیم پێ ئەنجام داوە ئەمە مهمە لە ژیانی منەزانن ئەم دنیاە کە هەمە پێخوا پێداوم ئەم دۆلارانی بەدەست ئاتونە ئەیخەمن کوێەوە چۆن بەرهەم هێنا و خسمەتە کردم و پرۆژەیە کە دوای ئایندەی ئیسفادەی لێکەم بۆ کاتی ئێسای دنیا نییە تەناوەزانم بەس ماڵەکەی ئێرم خۆش کەمتر ئەو لامقی وێران بێ و ێزانەکانی پێشینەوە ڕەحمەتی خوایان لێ بیاخوا کاتێک کە پێگەشتن کەمترین ئیشیان بۆ دنیا بوو
هەمی سێگەی خانوەکانیان باقێکی کەفرێکی چکۆلانە خانوویکی قڕینە زۆر تیا بەختەوەر بوون. ئێستا هەر ژنینێنە هەر خێزانیشی نەبمان واڵ نەویست بە خێزان پیاوەتی فەرمیش لێبینەوەی ژنینێنە خۆبان زۆر بێزانە ڕەحمەتی خوان لەبێ ئاخوا لەوێ بەختیاترین کەسی ئەم سەرزەویە بوون. ئێستا بەرهەمی ئیمامینەوەی ڕەحمەتی خوا لەبێ ئاخۆ لە دوای وفاتی خۆی 750 ساڵە تا ئێسەکانە وەکوای تازە نووسرابێ بەردەوام خەڵکی استفادەی لێکە تو خواوە دەوڵەمەندیە هەر ئێستا پێشەوەی ئێمە بین لە خزمەت جنابە تۆ لە دەرست بە مامۆسایەکەوت کە ڕەنگە هەر منهاجەکەی ئیمامینەوەی پێوت لە خزمەتی لەوانە منە نزیکە 50 جارم بێ مەسەلەن ئەو دەرسە یعنی ئەوەندە مەسەلەنسێکی بەبەرەکەتە ئێمە بەڕاستی بازارێکە بە ئەو پیاوە ئەزانێکی بە هەموو دنیا بە قیمەترە ینی ماوەسە ئەگەر ئیمامینەوەی 2000 مناڵیشی بەجێ بێڵایە ئایا ئەو بەرهەمەیە بوو کە ئیسە کە جەناب لە سلێمانی دوای 700 ساڵ دەرسێکەڵیتەوە ئەو بەشدارە ئەوکوی لەگەڵ تا دانیشت بێت و سەرپەرشتی تۆ ئەو فەقێ بکە ئەو تەلەبێ بکە ینی لەوە زیاتر ئیترێ بە ئیمامینەوەی چی بێت ڕەحمەتی خۆی لێ ئەمجا بەڕاستی کارفادەیەکی لە سوودەکانی ئەو دیکرانم کەمکردنەوەی بەهای ئەم دنیاە بە نیسانی مسلمان کە خۆتی لە پێنەوە ناشری ناکەی ئەو دنیا ئەم بەهایی نییە من خۆتاکەم ئەم کیانێک کە خوا پێداوم بەڕێزەوە بە ڕێزبی پارێزم وەیە هەر ذیکرە کە ئینسانێکا قیمەت و بەها پاراستنی قیمەت و کەرامەتەکە ئینسانە لە هەر شوێنەکە کە تۆ ئەو ذیکراکەی لە هەر سەعاتێکە لە هەر چکێکە کردت یانی مامەڵەکردن لەگەڵ کەرامەتی ئینسان نەکەوتنە ناو ئەو بازنەیە خوا پەنامان بە کە ئینسانی پێ ئەدۆڕێ کە پێی ناشری نەبی کە مێژوەکەت قسەیەکی جوانی عەرەب هەیە لە شاعیرێکە ئاڵێ خەڵکی پیاوە چاکەکان سایەیەکیان بەجێهێشتووە نەوەکانی دوای ئەوانی شانازی بە سایەکە و سێبەرەکەی ئەوە کرد کاکە ئەحمەدی شێخ سایەیەکی بەجێهێشتووە چەند ساڵە نەوەکانیشی هەر بە سایەکەی ئەوە ێسەکانە ئەژین ئیمامی شافعی ڕەحمەتی خوای لێ بێخوا ئیمامی هەر پیاوە چاق ساڵحەکانی ئومەتی هەر کوردستانی خۆمان ئەو پیاوە چاکانی کە لە کوردستان هابوون شخصێتی بوون کەسایەتیە بوون ستایەیەکیان جێهێشتووە لە پاڵ ئەو عیبادەت و خواناسینەدا نەوەکانی دوای خۆشەویست شانازی پێواتە کاکە شێخ ئیسماعیل ئێمە خەڵک ئێستا بڵین بازاڕی ئاڵتون و زی و ئەمانە بەرزونزمی زۆرەکات تۆش لەم دەبەرای پێمان خۆش بوو بزانین کە زۆر کەسێ بڵین خێزانێنێت یاخود ئاڵتونی زۆری بۆکە هەیە ئاڵتونی کەمی بۆکە ئەو نمونانە لای جنابە هەیە کە شتێکی کەمی بۆ کردو و کەچی زۆر بەختەوەریش بوون بەڵێ بسم الله بەناوی خوا بەخێربێن سەر چاوەکانم مامۆستای بەڕێز نمونە زۆرە وە بیستیشمانە لەم بازاڕەیە بەڕاستی لەم زروفی ئێستاە من بە داواکاریەک دەست پێەکەم داواکاریەکەم لە دایک و باوکانی بەڕێز کار ئاسانی بۆ کوڕان و کچان بکەن بەڕاستی بۆ ئەوی هاوسەرگیری بکەن بەڕاستی لە ئێستایشە بەڕاستی مامۆستای بەڕێز ئاڵتون سەرێکی بەرزی هەیە و کچان و کوڕان بەڕاستی ناتوان ئەو پرۆسەیە جێبەجێ بکەن بەڕاستی حەقی وایە کار ئاسانی بکرێت و نمونەش لەوەی کە خەڵکانێک هەیە بەڕاستی مامۆستای بەڕێز باڵقێشەوە کچان هەیە باڵقێ شووی کردووە بەختەوەریشن الحەمدوللا لە خۆی لە بەڕاستی لە زۆری و کەمی ئاڵتونان نییە بەڕاستی ئەو پرۆسەیە لە خۆشەویستی و بەختەوەری ئەو دوو کەسایە ڕێزگرتن و حرمەتی ئەو دوو کەسایە بەڕاستی بتوانن هاوسەرگیری بکەن ئاڵتون و سەروت و سامان بەڕاستی ئەوە نییە کە خەڵکانێک هەیە وابەستەیەتی بەڕاستی هێشتا وابەستەی ئەوەیە کە کچەکەی ئەیا بەش و بە ئاڵتون ئەیا بەش و ئەوە شتێکی باش نییە حەقی وا هەیە کار ئاسانی بکرێت ئەربڵا نمونە هەیە هەیشا بەڕاستی سەمەلەفەتی پێشەوە من گوێم لە کاکەیەک بووەڵێ کابرا هاتووە ئەڵێ نیمە دەسەڵاتە من نییە باڵقێشی پێکردووە خۆشبەختیش بووە بەختەوەریش بووە الحەمدوللا بەڵێ لە قەدیمە لە کۆنەکانی خۆمان خەڵکی لای خۆمان کوردەواری وڵاتەکانی خۆمان خەڵک نەی بۆ ئاڵتون بکات نمونەت لا نییە کە ینی ئاڵتون و بە جۆرێ بوو بێ کە کەسێک نەیتوانی بێت تەنانەت
ئەڵلقەیەکیش بکایە ئەو زمانە چی هەبوو بۆ ئەوەی کە بکرێت و وەکو چیرۆک و بەسەرهاتی چ لایە مامۆسای بەڕێزەکەی نمونونەکە لەسەر باپیری خۆم بێنمەوە ئەوسا یعنی خەڵک دڵی پاک بووە کە زەواجێکیان کردووە بە خەندە و پێکەنینەوە شتی خۆشیشیان تێکەڵ کردووە ئەگەر نەبێ بە قسەیەک و دوایی گلەیەکم نێت لەسەر شار باپیرم بابە شەخسەمیعم خواری خۆش بێ وەختی خۆی بەتەما بۆ ژن بۆ کوڕشی بێنێ مامەقایرم یاخوا لەیان خۆش بێ ژن بۆ کوڕشی بێنێ ئەچێ بۆ داوای خوشکەزایەکی خێزانەکەی بۆرە ڕزێ بڵین ئەڵێ بۆ کچی کە هەمومین خوا لەیان خۆش بێ هەمویان خوا لە هەمویان خۆش بێ داوای ئەکات و دوایی پورە ڕزێ ئەگەڕێتەوە ئەڵێ ها ڕزێ داوای چیان کرد بەڵێ ئەڵێ نەنا ئەڵێ داوای چیان کرد ئەڵێ شێخ سەمیع داوای دوو تا گوارەیان کرد ئەڵێ وەڵا من ناتوانم دوو تا گوارەی بۆ بکەم تاکێ گوارەی بۆ بکەم ئەویش یەخوا خوا لێیان خۆش بێ هەر پێی ئەوت کوڕەکە چڵی ئەخە کوڕەکە نابێ تاشێ گوارە حەیامانە چێ خۆی هەر ئەبێ دوو ئوسوڵ وایە دوو تاک بێ جا مەبەست ئەمە چییە مەبەست ئەوەیە بەڕاستی لەو کات ئەوەنە ئیهتیمامیان بە شتەکەن ئەوەنە فەقیر و ئیهتیمامیان بە شتەکەن نییەوە بەوەی کە بڵێ کردوتە پێویستە یا زوو پێویست نییە ئەمان جا ئەوە یەکێک بوو لەو نمونانە مامۆسای بەڕێزم دەستان خۆش بێ یا خواشی مەولانە خالیدی نەقشبەندی ڕەحمەتی خوای لەبێ خۆ لە سلێمانیا مەلا بووە لە یەکێک لە مزگەوتەکانی سلێم مەلا بووە فەقیه هەبووە دە ئیکتیفای بەمەوە نەکردووە کە چووەتە ئەو وڵاتەی پشتی ئێران و هیندستان و لێ گەڕاوە بە دوای حەقایقی ئیمانە و هاتووە ئەم طریقەتەی هێناوەتەوە بە ملیۆنەها خەڵک ئیسفادەی لەم پیاوە کردووە کە لەو کاتەیە ینی ئەکرێ کەسی موسڵمانی ئیماندار بە دوای شتێکا بگەڕێ کە زەخیرەکەی قیامەتی گەورەتر بکە وەلەو کانەمەی ئێسێشی زۆرە بەس حەزەکە زۆرتری بکە وەک چۆن کەسێکی دەوڵەمەند حەزەکە سەر و سامانەکەی ڤێلاکەی قەسر و قسوورەکەی پلەپایە دنیاییەکەی زاڵ بکات و گەوری بکە ئەمیش بە هەمان شێوە دوای شتی گەوری قیامەتی خۆی ئاگەڕێ بەڕاستیدا هەتا قسەیەکی جوانی پیاوێکیشێ لەم ڕۆژانەیە بە باسوتی مامۆستا من دیقەتی شتێکم داوە وتی سێ دەکەم ئەم پیاوە ساڵحان و مامۆستایانی ئاینی لە کۆمەلگەی ئێمە کە ئەمرن هیچ مەسەڵێکیان نییە پارۆپۆڵێکی ئەوتوان پێ نییە و هیچ نیشان نەبوو بڵێ مەسوولەتی گەورە حقڵق محتاجی بێکە چی کامرن ئەشیدە تازیە و سا قەبرانیانوان بە هەزاران کەسی دێ وڵام من بەرپرسی گەورم دیوە کە مردووە 3000 دەفتەر 4 دەفتەری هەبوو بەبزەی گەورەوە کەچی دە کەسی لەگەڵ نەبووە حتا ئەوتی من یەکێکم دیوە سنووقەکەی چواگە هەڵیان گرتو هەرا پرزە عەزەک بەزەوتی سێکەم مامۆستا لە شان 20 نەفەر دەژێر خۆیە گۆڵە خۆخواتی هەڵی گرێ ئێوە سێم کو باش ئەم بەراودم ئەم قیمەتە چی داوێتی بەوە ئەگەر قیمەتەکە مەسەلەی ئیمان و ئەو دینە نەبێ چیتر هەیە ئەم پیاوە بوو بێتی زانایە خۆ هیچ پارەی پێ نەبووە پارەی نەداوە بە خەڵک و مەسەبێکی نەبووە خەڵکی بەخرە خزمەتیا بڵێ کاکە ئەو پڵاشتی مۆکۆ فڵاشتی دنیان بۆکە لە دنیایشی بۆ نەکردو لەوانەیە هەتۆزەی دوعا و ذیکر و ئەوشتانە فێ نوێژی کردن بەڵام شتی دنیایی بۆوان نەبوو بە شتی قیامەتی بۆوان هەبوو سێ خەڵکە لەگەڵ ڕێزێگرێ و قیمەتێگرێ ئەمە بەڕاستی ئەم دینداریکردن و ژیان لەگەڵ دین و ژیان لەگەڵ ئەذکار و لەگەڵ ذیکر و لەگەڵ قورئانی پیرۆز و لەگەڵ پەیامی خوای گەورە بەڕاستی قیمەتدانە بە خودی مرۆڤ قیمەتدانە پارێکەوە بمانە بە پارە قیمەتمان پێ نادا مەنسڵ قیمەت نادا ئینسان ئەگەر خوا نەخواست کەسەکە خۆی قیمەتی نەداوە بە خودی خۆی ئەگەر من چونکە بەڕاستی ئیمان ئەسڵە لە ئینسانە بمانوێ نەمانوێ هەموو مرۆڤێک بە شوێنی حەقیقەتێکە هەرە گەڕێ وێڵە بەچە حەقیقەتێکە ئەگەر وانە بۆی ئەم دینە دانامزرا ئەم خەڵکە خۆلیای ئەوە نەبوو دەیان خوا دابهێنێ بۆیە دەیان خۆیان داهێناوە چونکە لەبەرەوەی مرۆڤ لە ناخیا هەر خۆلیایەتی کە بێ کەسی زاتە شتێک هەبێ خالق بێنم کە دنیا پشتی پێبەسی لە کاتی معنەویاتە پشتی پێسی لە کاتێک کە تۆ شکستت هێناوە پشتی پێوەسی لە کاتێکە کە تۆ لاوازی ئەبێ کەسێکە بێ هێزێک لە پشتۆ ڕابوەسێ دی قورئانی پیرۆز پێماناڵێ هێزە گەورەکە علامەکە زۆر زاناکە زۆر ڕەحیمەکە زۆر حەکیمەکە زۆر عەدلەکە ئەڵڵا هەیە بۆیە کە هەر ساتە وەختێکە من لە دنیادا ئەکەومە هەتەنگە تاویەک زەلیل نابم لە بەردەم دنیادا لەسەر من ناو خەڵوەیەکەوە لە خزمەت ئەڵڵادا کۆمەڵە ئەفکار و دوعاکەی وا ئەزانی ئێستا پشتگیرێکی گەورە لە پشت ڕاوەساوێکێکی شەکانە بۆ سازەکە فێر بەشتەکە بە ڕاستیکە تۆ قەناعەتی تەواو هەبێ ئەگەر سیقەی تەواوم پێی هەبێ بەخوا کەوتم سوبحان الله کەوتم ئەڵڵا کەوتم یا ئەڵڵا بەخوایسە بەدەمەوە دێ
ئەمە ئەم ناخی ئینسانە وا بە هێزەکە لە بەردەم ئەم کەرەستانی دنیا لە بەردەم هەمووتەنیکانە تۆ خوگرێکی زۆر گەورابی ئەوەیەکێکە لە خاڵخاڵێکی تکە پێغەمبەری عەلەیهی سڵاتو وسەلام فەرموویە کە ئەفەرمێ صار الناس إليه باسیەوەکە کە ئەڵتونەکە دەرکەوت و خەڵکی بۆ یاڕۆن ئەفەرمێ ناس لێ باسی عامەکە بە خەڵک بەگشتی کەوابوو ئەوانەی کە زۆر تێشیەکەون مسلمانیشی تایە و غێرە مسلمانیشی هەموو نوعێکی تێدایە بەڵام فەرمێ من حەضەرەه کەسێ لە ئێوە ئەم ڕۆژە بە ئامادە بوو فەلا یەأخوذ بەچی فەلا یەأخوذ ئەبێ بەڕاستی بەدیلێکی تری هەبێ بەدیلەکەمان ئەگەر پشتبەستنە بۆ زاتەی کە فەرمێ غەنی حەمید هو الغەنی دەوڵەمەندترین دەوڵەمەندەکانە و ئەو خەنیەکیشە حەمیدە بەڕاستی و حەلیمیشە بە گوێرەی دانایی خۆی ئەدا بە ئینسانەکان بەشی خۆی پێداوی لە دنیادا بەمە ڕازی بێ پێ گەورەبی خوا نەخواست دەرباز دەست زۆر پەلت هاوی لەو زەمانەدا ئەو کاتە ئەوە تووشی ڕسوایی دەکا ئینسان باوسەگیان هەرچەند بەرەو کۆتایی بەرنامەکاشیننا زۆر بەڕاستی پڕشەوقان بەرنامێ و پڕهێزەکە بەڕاستی گوێی لێ بگرین و زیاتر لە خزمەت بین بەڵام حەزەکەم کۆتایەکەی بەوە بێنین کە ئێستا ئەو شاخە ئاڵتونە زۆر جار خوا ئەوکو ئیمتیحانی خاتە ناو ماڵەکانی هەر یەکێک لە ئێمە کە کوڕ و کچمان هەیە یاخود مناڵمان هەیە کە ئێستا ئەین بەش و بۆ نمونە کچێکە کوڕێکە ژنی بۆ هێنی بە هەمان شێوە چۆن ئەم شاخە ئاڵتونە ئیحتیمامی پێنین ڕانەکەین بە دوایە ئیحتیمام بە زیکرەکە بین وەختی کوڕێک کە کچێک داواکات بەڕاستی زۆر گرنگ نەبێت کە ئاڵتونی کەمی بۆ کە بەتایبەتی لەم کاتێک کە ئێستا ئاڵتون بەردەوام سەرەکەوێت جنابتان نمونەی جوانتان لایە من لە بازاڕە چاوپێکەوتم لەگەڵ برایەکی زۆر خۆشەویست کرد کاکڕزگار کە زەرەنگەرە نمونەی جوانی لابوو کە خەڵک هەبوو کە لەسەر ئەڵقەیەک لەسەر شتێکی زۆر بەسیط ینی بگرە هەر ئاڵتونیش نەبووە گوێی لێ نەبووە مهم ئەوەیە کە ئەم خێزانە دروست ببێت جنابتان نمونی ئاواتان لایەکە زیاتر لەم مەجلیسانەتان بینیوە کە باوکێک نمونەیی بووە کە کچەکەی نەفرۆشتۆ لەوکان دەوڵەمەند بۆ ئیمکانێتی هەبوو بە ئاڵتون و ئەمانە بەڵکو ئیمان و ئەخلاقی پێشخستەوە کە پێسەم بە هەمان شێوە ئاماژە بووەکە کە ئێوە ئەخلاق پێش هەموو شتێ بخەن لە ڕاستیە خۆی یەکدانە تەقیبە بڵێم نازانم فکرێک یا بڵێم هەستێک یا بڵێم عادەتە لە ناو کوردی خۆمانە ڕۆشتووە بە خەڵە ڕۆشتووە کەوی بەڕاستی زۆرتر عادەتێکی کۆمەڵایەتیە نەکدینی خەڵک پێوە ئەگەر کچەکەی بەمارەیەکی زۆر بادە نەدا بەش و کچەکەی بڵێن بێ قیمەت کردووە بێنەرە کردووە من ئەمەم لە زۆر عایلە لە زۆر خێزان لە زۆر شوێن نابیستووە و زۆر بە توندیش وەڵام داوەتەوە چووکەوتومە بەڕاستی ئەگەر من دادگام وای سۆ قسێ سزامەیان چووکە ئافرەت لە لای ئێمە بەهایەکی نییە بڵەوەڵا ئەل بۆ بەهای فرۆشم لەبەری دەڕیزی ئینسانە و خوا لەناو کەرامەتی ئینسانێکە ئاجی کردوێتەوانێ هەموو ئەسمان و ئەرز و زەوی و ئاسمان و بە هەموویەوە دروستکراوەکان خزمەتی ئینسانەکە لە زمینیشە ئافرەتی بەڕاستیکە کە لەوانەوە دایکی ئەم کۆمەڵگەیە بەرامبەریان قیمەتێک نییە مارەیەکی 20 مسقاڵی و 30 مسقاڵی ناکاتە بەهای ئافرەتێک و ئەگەر بابەتەکەی بریتی بێت لەوەی بمانوێت بە ئاڵتونی زۆر کوڕەکە عاقڵکەین و ڕێز لە ژنەکە بگرێت لە ئافرەتەکە بگرێت بەستیتەوانێ بەڕاستی ئەوژ دیسان خیانەتێکی ترە لە ئافرەتی فەقیر و دیسان کۆی لەکردنێکی جۆی تری ئافرەتانە لە ئیسلامە لە شریعەتی خوایەوانیە لە شریعەتی خوای گەورە ئاەتێکمان هەیە بە کوردی تەفسیر یەکەم ومن آیاته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها چەندی جاوتومەکە کە ئەزواج جەمعی زەوجە نییە جەمعی زەوجە زەوج یعنی تاکی یەکتر یعنی جووتی یەکرد خوا فەرمێ ئێوە لە خودی خۆتان تاکی بەرامبەرتان هەیە ژنێ لە مقابلیان نێرێک هەیە نێرە لە مقابلیان مەیەک هەیە ئەم دوو نەفسە هەردووتان لتەسکونوا إليها ئافرەت پێویستی بە پیاوە پیاویش ئافرەتی بە ئافرەتێ بۆیە کاوە بێ منطقی لۆژیکی حاجەبوون بە یەکتر ئەبێ ببێتە هۆکاری سەرێکی بۆ زەواج ئەم لۆژیکەش کاتێککە دروستە بێ ببێت حاڵی ببین ئەگەر کوڕێک هەموو دنیاشی ببێ هەچی پۆستی دنیا هی ئەو بێت لە هەموو دنیا کاری پارەی هەبێ بە ملیۆنەها دۆلار لەجێ دەستیا بێ ئەگەر ئافرەتێک لە پاڵیان نەبێ هیچی بۆی پڕڕاکاتەوە ئەگەر شەوانە سەدان ئافرەتیش بێنێ ئەگەر پیاوێکی ژنێکیش بێنی بە هەمان شێوە دارای هەموو دنیا بێت و دنیا پارە دۆلاریشی بێ پیاوێکی لەگەڵانە بوو هەچی پیاوی دنیاش بێنە هەڕێک جگەی پیار ئەو بێ بن کە مێدێکی ڕاستەکەی لەگەڵاژی بێتە باوکو بێتە باوکی مناڵەکانی ئەوش دایکی مناڵەکانی ئەمە منطقی قورئانی پیرۆزە دوایەوە کە ئەفەرمێ ئەوە ئەفەرمێ وجعل بينكم مودة ورحمة لە نێوانی ژنومێدا شتێک نییە کە ناوی شەڕ بێ شتێک هەیە ناوی مەودە مەحەبەت نییە مەودە چەند جار وتومە مەودە بریتێ لە بینینی یەکەم جاری کچێ بۆ کوڕە بۆ کچێک یەکتریان بینی بە بینینی یەکتر ئەو کۆنێکتبوونی کە دروست ئەبێ وەکو دانانی تۆیەتان ناو خاکێکە
ئەبێ وردە وردە ئەم دوو کەسە پێک و ئایبەن گەشەی پێبن بێتە خۆشەویستی بێتە عاشق بوون بێتە بێکبوون تو هەردووکیان پێکەوە هونە لیباس لەکم ئەنتم لیباس لەهم منطقی قورئانە هەردووکیانە بن بە پۆشاکی یەک جەستە ئەچنە بەری یەکتر کەوابوو نهێنیەکانی پیاوەکە لای ژنەکەیە نهێنەکانی ژنەکە لای پیاوەکەیە هەر کەسیان بە پاداکردنی یەک دانیان نهێنەکانی خۆی کەشفەکە دەبێت ئەگەر ئەم مەوەدەیە ئەبێ وا بکە لە نێوانیانە مامەڵەکانیان تەنها ڕەحمە بێ سۆز و میهرەبانی بۆیە وتومە ئەگەر لە نێوانی ژنمێ دەکا شەڕ دروست بوو ئەوە مەوەدەکان درۆیە درۆ لە مەوەدەکە هەیە ئەگەر مەوەدەکە ڕاز بێ شەڕ دروست نابێ چونکە هەموو کاتێ زبانی خۆشەویستی زاڵترە بەسەر زبانی تووڕەبوون و قسەکردنی هانەکردنە ئەمەیەکێکە لەو لە دەستوری قورئانی پیرۆزە بۆیە پێغەمبەرگیان فەرمیێ گەر هاتوو کەس یا دەخوازبێنی تا مۆکسەکانتان ئێوە تەنها گەڕە بە شوێن دیندار و ئەخلاقدارە ئەخە لەگەڵ دینە ئەخلاقی هێناوە کە ئەخلاق یانی کەسە بتوانێت ئەمە کا بە قیەم بە بەها يعني بك بعمل بعمل يعني پیاوێکاڵی دیندارم ئەبێ بەڕاستی مەوەدە و ڕەحمە کا بە عمل ئەو کاتە دیندارێکی ڕواقیعیە ئەو کاتێک پیاوێکی باخەوان گەلەیەکی زۆر مەوەسایە لە زۆرێک لە مسلمانە بێت کەسێکی کابرا سنەتی پێغەمبەر جێبەجێ کات یعنی یەک دنیا شعارات و ڕسمی دینی تیا دیارە بەڵام لە ئەخلاقی خراپە ماڵی ماڵۆیان خراپە ئەوە نەبوو بە عمل بەڵێ خۆی کێگەلەوانێک کە کاو دینەکەی وەز ئەخلاقی نییە بەڵێ ماوەسان نمونەتان لایە کە بڕێکی زۆر کەم مارەیی کە لەسەر هەردووکی لە لابە لەسەر ئەوەی کە بە زۆر داوێک مەسەنجارێکیان شما مارە بڕینە کۆهینی مامۆسایەکی خۆم بوو خوشکەزایەکی مامۆسایەکی خۆم بوو کچێکی خواست بوو کە چوین تیوەڵا لە دایکی بوو باوکی نەما بوو دایکی هات دانیوتی لە 500 لیرە نیشەوام کەوتم دایەکیان 500 لیرە وتم خۆ ئەم پیاوە هەچی موک و سامانی هەیە ئەو کچێ خۆ بە درۆ جەنابەی خەڵەتێنی بەخوا هەچیان هەیە بیفرۆشێ ماڵی باوک و باپیریشی 500 لیرە دەرنایێنێ چه معناکە 500 لیرە تیوەڵام کچەکانتم وا بە شۆژێن بە شوو شێواز وڵا مارەی ناکەم هەستام و قۆزەکە شێوە دوای لە ئاخیرا کردی بە 300 دوای وتم هەر مارەی ناکەم دوای لە ئاخیرا کچەکە وتی دانیش لەگەڵتی مامۆستا من کوڕەکەم خۆشەوێ کەسێکی زۆر باش مارن ببڕە بە قسەی دایکم لەگەڵ نیکاحەکە تەواو بوو ئێمە ئەو دیوەسە گەرنیا ئەساکە من بەڕاستی بۆ مارە بۆ ئاوتم شوی پێ ناکەم ئێمە پێکەوە هەردووکانە ببینە مامۆستایەک نمونە دووپا مامۆستای دەزانکۆ داوامەکەین ئەمانی ببینن مامۆستایەک من خۆشەویستی و تەبایمەوێ وەڵا بیرفانیشەکەمان کرد و هات بەلەمە زەکاوتی دایکیشم باگوێتێ بە هەموو تانکەکانی بێ ئەوە من گەر من لە 300 لیرەکە ئاسان کرد ماشاءالله یەکێکی تر مەسامە نمونەیەکە لەوانە کە دادەیەک و خاتونێکی بەڕێزکان حملا شادی ماستەری هەبوو زۆر بەعاقلانە هەوتی با مۆزوعەکە تێک نەچی ئیشەکەم ببێت و بەڵام من بە پارە ئیش زواجم نەکردووە دانێکی تریان تەلەبەکان تەلەبەی خۆم بوون مەسەن لە زانکۆ کە هەموو جان باسی قەزانیان زۆر بووەکەم کاڵن زەواج ئێوە بەڕاستی بگەڕن بە شوێن کەسێکا کە ژیان لەگەڵ تا دروستکە خۆشەویستیت باتێ ماڵێک دروستکەن نیمچە بەهەشتێکی سەرزەوی بێ هەموو جاوتمە ماڵ خۆشترین شوێنی ئەم سەرزەویەیە من و تۆ ئەگەر بچین بۆ سەفەری ئەچین هەم شوێنە خۆشانە ئەو پەڕی پانگێک تەحمولەکەین بەڵام ماڵەکەی خۆشم هەرچەندە بەقەدەر ڕوبعێکی شوێنە خۆش نییە بەڵام نەفسم تیا زۆر مۆحتاترە لەزەتی ژیاتی زیاتر تیابینم بۆیە ماڵکەنە بەهەشت بۆی پێکەوە لەگەڵ ژلمێ دەکاکەبن بە هاوسەر هەردووتان پێکەوە زبانی مامەتان زبانی گوڵ بێ بە قوربان و بە سایقە دڵەکەم و گوڵەکەم چاوەکەم و ژیانەکەم لەوە تەجاوز نەکەم جا من زۆر جاکەم قسانە باسەکەم هەندێک مامۆستاشمان هەیە هەڵە پێکەن هەڵە مامۆستاشتی بۆ ئاگەرم بۆچی نابێ ئاخر بۆ خوێنێ کەس پێی عیبە ئەگەر بە خێزانی بڵێ بە قوربان دەدەم گوڵەکەم چۆنی دڵەکەم چۆنی ئەگەر ماستایی بۆ بکە پێی عیبە ئەن جارێ دوو جار چەند جار بێڵێت وەڵام منەڵم هەموو ڕۆژە دایان جار هەموو ڕۆژە دایان جار بێڵێ بەڕاستە چونکە بۆ مەوەدەکە بێ دروستکە پێغەمبەرگیانە فەرمێ ئەگەر چوت بۆ دەرەوە لە دەروی ماڵخاتی توانێت نەگەڕەوە خەدێکی بۆ خێزانە پێنەوێ لەو کەندەگرتن کە خورمایەکیش بێ یعنی ئەگەر هەدیەکە با پێ بێ ئەگەر هەدیەکە پێ نییە خۆ کەلیمێکی طیبە پێ وانێ قوربان کێفان وا خورمایەتی هەنە بۆ دڵم بۆ نەکڕا بالي قرا بس خلق شكري جزور كديم ورا سلام عليكم شوي قلكم ضلكم شوي شاوكم تشتكي هنا داينا يا اخوه دست خوش بيا اخوه باخو عزتك شاو ماندوبي اما هنا مواد دروس كان اما اوداني او مواد بي روزان خليكي اوداني بن هدو يعني بي مواد كشبكه او عشقونه بده عشقك رافقين اجل تو اي ندي وتو جناك شو قران ناي نا مواد جاء اما نمونه كان حمله دوسكش مان هي فارغ زواجان كان بخواهي كان تنادى سزي وتتنادى مسقازي ويجعل خكم إيش تنها عقيك عطون قرز هذا أنا الرابو يجي شان تنها وتي سفرك عمره فيك وشيء عمره
ماوەسە بەراجوع من زۆر خۆشحاڵ ماتمە خزمەتی جنابە یەخوا بێەوەی بی کە ڕسمێکم بینی لە سەروی خۆتەوە حەزم کرد ئەو زمانە خەڵک نە پارەی هەبوو نە ئاڵتونی هەبوو نە زیوی هەبوو نە ئیمکانیاتی هەبوو بەڵام خەڵکی پاکی هەبوو خەڵکی باشی هەبوو ئەو ڕسمەی گوڵغەریب کە پیاوێکی ساڵح بوو کە خەڵکی تەکیە بوو ئەو پیاوە چۆن بوو ئەو پیاوە حتا بلێ ئەولای خوا بوو خەڵک بە شێتی ئەزانی ئەمان باوەڕ و قەناعەتم پێ بکە گوڵغەریب ئەسحابێک بوو لێوە خوا خەڵقی کردبوو گوڵغەریب چەند ساڵ لای منابوو لە خوار منەوە بوو ئەبایە کولی بەیانێکیش بە هاتای بتە هەمە لازمە ئەلاڕ و کەبابێکە بۆ بێرە گوێ لێیە ئیتر دوایی هاوتی با ڕسمەکەما بمێنێ بە یەکەوە ئەو ڕسمەکەی بەونەوە ئەمان گوڵغەریب جێگەی بەهەشتە گوڵغەریب معلوم گوڵغەریب تەکیە گوڵغەریب پیاوێکی جوانە پیاوە لە کۆپیەکە زەلام قسەی بۆ کردووم وتێدی لە شوێنێکە سوارم نەکردووە کە من هاتم بۆ ئەو جێگەیە کاتی ئەگەم وێستەیم گوڵغەریب پێش منوێ ئێمە کێ هێرێت ئەمە خوای هێرێت خوا ڕەحم لە ئێمە و ئێوەش بکە ئەمان یەک مادام پرسیارەکە کرد یەک داوام هەیە تو ئەو خوایە کە دزیان پێشاندا پشتی مەکەن لە خەڵک ڕوویکەن لە خەڵک بە ئەو خەڵکە بیناسێت ئەوە کەلیمەی خراپە ئەو پشتێکە لە خەڵک تۆ ڕوویکە لەو خەڵکە بە ئەو خەڵکە جوان سەیریکە من ئەڵێم بە ئەوە خەڵک ڕووی تێکە سەیریکا بیناسێت ئەبێ ئیتر گوێ بە هەرچی ئەما ئیسە دزێگە گرن لەدەوە پاق ملی پێشان خەڵکەدا و دەستی بەسێت تۆ نە تۆ ڕوویکە و خەڵکە بڵێ ها ئەوە فڵانی کوڕی فڵانە ئەوە ئیشەکەیتی ئەمان ئەم عالەمەی من و تۆ سەری لێ شێوا و ئیسە باز ژنێ کرد هەمووی موبایل سەری لەو عالەمە شێوان موبایل و ئەم بەرنامە خوا ڕەحمالێکە بەرەو دنیاویستی خوا ڕەحمالێ بکە ئیتر بووم بە قوربان کابرای تەکێی